ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تووتنە سیویەکی پێنجی هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی جگەرە ڕۆژی بەرەنگاربوونەوەی تووتن کە باز لە زیانە تەندروستیەکانی ئەمڕۆ زیاتر گرنگی بەوە دەدرێت کە باز لە زیان تەندروستیەکانێکرێت تا ئەو کەسانی کە جگەرەکێشن واز لە جگەرە بێنن و ئەو کەسانەی بەنیازن لە بەرنمەیانە هەیە واز لە جگەرە بێنن زووتر پلانەکان بخەنە بواری جێبەجێکردنەوە واز لە جگەرە بێنن. ئەمڕۆ تەنها ئێمە باز لە زیانە تەندروستیەکانی ناکەین ئەوەندەی باز لە زیانە کۆمەڵایەتیەکانی باز لە زیانە ژینگەیەکانی جگەرە ئەەکەین کە باز لە جگەرە ئەکرێت سێشت زۆر گرنگە. جگەرە سەرەتا باز لەوەکرێت زیانەکانی چییە؟ زیانەکانی بەگشتی باسەکرێت زیانە تەندروستیەکانی و کۆمەڵایەتیەکانی و زیانە ژینگەیەکانی و چەندین زیانی دیکە هەیە. دووەم چۆن واز لە جگەرە بێنم. سێەم ئەگەر وازم لە جگەرە هێنا چۆن کۆنتترۆلی خۆم بکەم تا جارێکی تر نەچمەوە سەر جگەرە. من زیاتر لەسەر تەوەرەکە قسە ناکەم میوانی تایبەتمان هەیە و راپۆرتمان ئامادەیە بەڵام ئێستا هاوکارم پەیوەند لەو بارەیەوە لە گرافیکێکە زۆر بەوردی هەندێک زانیاریمان بۆ ئاشکرا ئەکات سەبارەت بە جگەرە و سەبارەت بە زیانەکانی جگەرە. پەیوەند سلااوت لێبێ ئێمە لای تۆ و ئەگەر باسمان بۆ بکەیت زیانەکانی جگەرە چیە و باسی وردەکاری جگەرە و زیانە تەندروستی و زیانەکانی دیکەشیمان بۆ بکەیت. دووبارە سلااوتان لێبێت. ئەمڕۆ وەکڕۆن ئاماژەی پێکرد با ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی جگەرە دادەنرێت. من لێرەدا کۆمەڵێک زانیاری ورد لەسەر مێژووی جگەرە و هەروە ئەو مادە زیان بەخشانەی کە لە جگەرەدا هەیە باسی دەکەین لە ڕێگەی ئەم گرافیکەوە. مێژووی سەرخەڵتانی جگەرە بۆ 5,000 ساڵ پێش لە زاینی دەگەڕێتەوانێ و بۆ یەکەم جار لە فەڕەنسا لە ساڵی 1560دا لەلایەن جان نیکۆتینەوە جگەرە دروستکرا. بەڵام هەروەها ناوەکەشی هەر لە ناوی جان نیکۆتینەوە بە ناوی نیکۆتینەوە ناوندرا. بەڵام بۆ یەکەم جار جگەرە لە وڵاتی بەریتانیا لەلایەن پیاوێکەوە کێشرا لە ساڵی 1556دا. وەک دەزانین لە هەموو سەردەمە جیاوازەکاندا لە مێژوودا و لە ئێستاشدا زۆر هەوڵدراوە بۆ ئەوەی کە جگەرە قەدەغە بکرێت لەبەرەوەی کە زیانی تەندروستی هەیە و هەروە زیانی دەرونی هەیە و زیانی ئابووریشی هەیە. لە سەردەمی دەوڵەتی عوسمانەکاندا بۆ یەکەم جار سوڵتان مورادی چوارم هەوڵیدا کە جگەرەکێشان بە هەموو جۆرێک قەدەغە بکرێت. با ئێستا باس لە پێکهاتەکانی جگەرە بکەین. جگەرە لە مادەی تووتن دروست دەکرێت نزیکەی 4,000 بۆ 7,000 مادەی کیمیایی تێدایە. بەپێی توێژینەوەکان کە ئەنجام دراوە لەو 4,000 بۆ 7,000 مادە کیمیاییە 70 دانە لەو مادە کیمیاییانە بە تەواوەتی سەلمێنراون کە هۆکاری توشبوونن بۆ شێرپەنجە. وەک لێرەدا ئاماژەی پێکراوە تەنها لە یەک جگەرەدا نزیکەی 25 میلیگرام تووتن هەیە کە ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە ساڵانە نزیکەی 7 میلیۆن کەس بە هۆکاری کێشانی جگەرەوە گیان لەدەست بدەن. بەڵام جگەلەوەش ساڵانە نزیکەی 1 میلیۆن کەس بەهۆی دووکەڵی جگەرەوە گیان لەدەست دەدەن. لەبەرەوەی توێژینەوەکان ئاماژەیان بەوە کردووە دووکەڵی جگەرە و ڤەیپ و نێرگەلە نزیکەی 8,000 مادەی کیمیایی زیانبەخشی تێدایە. هەر بۆیە تووتن بەرپرسە لە 122 مردنەکانی جیهان کە بەهۆی جگەرە کێشانەوەیە. و هەروەها جگەرە یەکێکیشە لەوانەی کە دەبێتە هۆکاری توشبوون بە شێرپەنجە بە یەکێک لەو هۆکارە سەرەکیانە دادەنرێت بۆ توشبوون بە شێرپەنجە. هەر بۆیە لە 90 شێرپەنجەی سنگ بەهۆی کێشانی جگەرەوەیە. و هەروەها ئەو وڵاتانەی کە ڕێژەی جگەرەتیاندا بەرزە زیاتر ئەو وڵاتانەیە کە داهاتێکی نزمیان هەیە. هەروەک وڵاتی میانمار کە لە 145.5 ڕێژەی جگەرە کێشانتیاندا و چیلی لە 144.7 لوبنان لە 142.6 و سیبیریا لە 140.6 بنگلادیش لە 139.1 و بولگاریا لە 138.9. و هەروە ئێستا جگەر لە کێشانی جگەرە ئێستا جگەری ئەلکترۆنی و ڤیپ زۆر بڵاوە بە تایبەتی لە نێو هەرزەکاراندا. هەر بۆیە لە بەپێی توێژینەوەیە کە لە ئەمریکادا ئەنجام دراوە لە 3.8 میلیۆن هەرزەکار لە ئێستادا جگەری ئەلکترۆنی بەکاردەهێنن کە ئەمە زیانێکی تەندروستی زۆری هەیە بۆیان.